سلااوتان لێ بێ بینەرانی ڤار میدیا. دیارە ساڵانە لەگەڵ سەی ماتەمینی ئیمام حوسێن گەشتیاران و زیارەتکارانی شیحا لە وڵاتی ئێران بە هەرێمی کوردستان تێپەر دەبن و سەردانی نەجەف و کەربەلا دەکەن. ساڵانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چەند شوێنێک دابین کراوە بۆ خزمەتکردنی زیارەتکارانی شیحەی ئێرانی. دیارە ئێمە ئێستا لە گەلی حەلیبەگین لێرەش ئەم کەمپە یاخود ئەم شوێنیان بۆ دابین کردوون بۆ ئەوەی زیارەتکاران لە کاتی هاتنیان بۆ کەربەلا و نەجەف و کەربەلا لێرە شوێک وەرگرن. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ئاجۆمەران شوێنێکی وا دابین کراوە بۆی ئەو کاتەی لە ئێرانەوە داخلی هەرێمی کوردستان دەبن شوێک وەربگرن. دواتر کە بەڕێ دەکەون بەناو هەرێمی کوردستان لە گوڵ حەلیبەگیش بە هەمان شێوە ئەم شوێنیان بۆ دابین کراوە. هەروەها تا ئەگاتە هەولێر لە هەولێر شتێکێک لە پارکەکان شوێن بۆ زیارەتکاران دابین کراوە. چاوەڕوان دەکرێت لە بەیانیەوە زیارەتکارانی شیحەی ئێرانی بە هەرێمی کوردستان و مەرزی ئاجۆمەرانەوەدا پێپەر ببن بۆ نەجەف و کەربەلات کە ماوەی دە ڕۆژ بە بەردەوامی زیارەتکاران بە ڕێگای مەرزەکان لە ڕێگای مەرزەکان داخلی هەرێمی کوردستان و بەرەو نەجەف و کەربەلا دەڕۆن. ئاجۆمەرانیش بۆ پێی یەکێکە لەو مەرزانەی کە هەرێمی کوردستان بە وڵاتی ئێران دەبەستێتەوە بۆیە ساڵانە هاوڵاتی و گەشتیار و زیارەتکارێکی زۆر لە مەرزی نێودەوڵەتی ئاجۆمەران بە ناوخاچی هەرێمی کوردستان تێپەر دەبن بۆ نەجەف و کەربەلا. ئەم ساڵیش بە هاوشەوەی ساڵانی ڕابردوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وەک باسم کرد چەند شوێنێکیان بۆ دابینکردن وەکو کەمپێک بۆ عەسرانەوەیان بۆ ئەوەی پشوو وەربگرن. بۆیە چاوەڕوان دەکرێت لە دوو ڕۆژی ئایندەدا لە دوو ڕۆژی داهاتوودا زیارەتکاران سەردانی لە مەرزی ئاجۆمەرانەوە داخلی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی بەشدار بن لە سلەی ماتەمینی ئیمام حوسێن کە ساڵانە نزیکەی 10,000 زیارەتکاری شیحا سەردانی نەجەف و کەربەلا دەکات کە بەشێکی زۆریان بە خاچی هەرێمی کوردستاندا تێپەر دەبن بە تایبەتی ئەو شیحانەی یاخود ئەو هاوڵاتی ئێرانیانەی کە لە پارێزگای ئورمیە و مەهاباد و هەروەها تەورێز ئەوانەی ئەکەونە سەر ئەم سنوورە لە مەرزی نێودەوڵەتی ئاجۆمەرانەوە داخڵ دەبن بە نێو ئیدارەی سەربەخۆی سۆران تێپەر دەبن بۆ نەجەف و کەربەلا کە چاوەڕێ دەکرێت لە دوو ڕۆژی داهاتوودا تا 10 ڕۆژ بەردەوام ئەم زیارەتکارانە بەم ڕێگایە تێپەڕ بن بە مەبەستی بەشداریکردنیان لە سلەی ئیمام حوسێن لە شاری نەجەف و کەربەلا. عەبدوڕوستایی ڤار میدیا گەلی عەلیبەگ قسەی کۆتایی ڤار دەیکات.